کەسێک بە بەلەمی بچوو گاتە بەریتانیا ڕێگری لێ دەکرێت داوای مافی پەنابەری بکات. وەزیری ناوخۆی بەریتانیا سوێلا برابەرمان ڕایگەیاند هەر کەسێک لە مۆپال بەڕێگەی نایاسایی بکاتە بەریتانیا مافی مانەوەی پێناترێت. ئەمەش بەپێی یاسانویەکی وەزارەتی ناوخۆی بەریتانیا کە بڕیارە هەفتەی داهاتوو ڕابگەیەنرێت. گوتیشی سەرۆکوەزیران سوورە لەسەر بڕیارێکی وەک ئەوەی ڕایگەیان بوو کە ڕاگررتنی بەلەمەکانێکی کە لە پێنجکارە لە پێشینەیەکانی کابینێ حکوومەتەکەی زیری ناوخۆ ناوڕۆکی یاسانویەکان بخاتە ڕوو کە بەپێی یاساکە لەوە و پاش ئەو کەسانی بە بەلەمی بچووک دەگەن لەگریان لێ دەکرێت کە داوای مافی پەنابەری لە بەریتانیا بکەن وەکو بە پێچەوانەوە دەگوازرێنەوە بۆ ڕواندا یان وڵاتێکی سێمی سەلامەت و گەڕانەوەیان بۆ هەمیشەی بۆ بەریتانیا لێ قەدەغە دەکرێت. لەو لاشەوە ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا ئاشکرای کرد من بڕیارم داوە بەڵێنەکەم جێبەجێ بکەم بۆ ڕاگررتنی کۆچبەر بە بەلەم بۆ وڵاتەکەم و بۆ ئەم مەبەستەش بڕیارە هێنی ئایندە بکاتە فەڕەنسا لەسەر ئاستی باڵای ئەو وڵاتە کۆ بێتەوە و ڕێکەوتن واژۆ بکەن. وەزارەتی ناوخۆی بەریتانیاش دەڵێت تاکە ڕێگا بۆ بەریتانیا ڕێگەیەکی سەلامەت و یاسایی دەبێت لە مەوتووە. خاچی سووری بەریتانیا ڕایگەیاندووە ئەو پلانانە هیچ سوودێکی ئەوتۆیان نییە بۆ ئەوەی ڕێگری لە خەڵک بکەن ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە بۆ ئەوەی بەدوای ڕێگەیەکی دیکەی سەلامەتدا بگەڕێن. هەروەها خاچی سووری بەریتانیا نیگەرانەوە لە پلانێکی بێزارکەر و دڵڕەق باسی کردووە. لە ئێستا و یاسانویەکان کەوتۆتە بەر ڕەخنەی ڕێکخراوەکانی پەنابەری و بە نیگەرانیەوە لە ناوڕۆکەکەی دەڕوانن. بەپێی ئەمارە فەرمیەکانی وەزارەتی ناوخۆی بەریتانیا لە ساڵی 2022دا 45755 پەناخواست لە کەناڵی ئینگلیزیەوە پەڕیونەتەوە بۆ بەریتانیا. دوایین ئامارەکانی وەزارەتی ناوخۆتری دەخەن کە لەم ساڵدا 2950 کۆچبەر کەناڵەکەیان بڕیوە. پەناخوازانی دێنە بەریتانیا لە کۆمەڵێک وڵاتەوە لەوانە ئەلبانیا، ئێران، عێراق، ئەفغانستان و سووریا. جێبەجێکردنی ناوڕۆکی یاسانویەکانیش کات و ئایندە دەری دەخات. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4